هەڵمەتێکی فراوانی نەمام چاندن لە شاری کەرکووک دەستی پێکردووە وا بڕیارە ڕێژەیەکی زۆر نەمام لە شاری کەرکووک بچێندرێت و بۆ ئەوەی ئەو کارەساتە ژینگەیانی کە ئێستا ڕوبەڕووی شارەکە بووەتەوە و ئەو ڕێژەی کەمی سەوزایە چارەسەر بکرێت بۆ مەبەستی قسەکردن لەسەر ئەو هەڵمەتەی کە ئێمڕۆ دەستی پێکردووە ئەمەوێت لەگەڵ زۆر بەڕێز ئەندازیار ئەحمەد قسە بکەم بەڕێوەبەری شارەوانی کەرکووک مامۆستا ئەم کاتت داشوە سپاس دەکەین لە ڤارەوە لەگەڵمانی ئەم هەڵمەتە چەند ڕۆژ بەردەوام ئەبێ و بڕیار وایە چەند دار بچێندرێت و تاکەی بەردەوام ئەبێ بەخێراتن لەژێر دروشمی بە چاندنی نەمام کەرکووک سەوزەکەین ئێمە ئەمڕۆ هەڵمەتێکی زۆر گەورەمان کرد لەگەڵ کرێکەرەکانی شارەوانی و منەظەمەکانی ئەوانی کە موجودن لە کەرکووک و لەسەر ڕاستپاردەی جەنابی پارێزگاری کەرکووک و ئەم شۆنەمان هەڵبژار وەکو یەکەم شۆن کە نەمامی تیا بچێنین ئەو نەمامانەی کە بەتەماین لەم فترە زەرعی بکەین لە کەرکووک تقریبا 20,000 نەمامە ئەویش لەوە هاتووە کە بمانەوە کەرکووک سەوزکەین ئەبێت ئاگداری سەوزایی ناوشار بین و هەر کەسێک لای خۆیەوە چاودێری بکات و ئەو شتەی کە دار بڕین نێڵین لە ناوشاری کەرکووک و ئەم هەڵمەتەش وا ئەکات ئەم هەڵمەتە بەردەوام هەتا ئەو دارانە تەواوێ 20,000 دارە وا ئەکا کە نسبەی سەوزایی لە شاری کەرکووک زیاد بکرێت دارەکان چەند شێوەیەکە ئەو چەند جۆرێکە ئەو جۆرانی کە لە کەرکووک نەجاحەتێنێ ئەلبیزایە و داری زەیتونە زیاد احتیماممان پێداوە بتوانین لە ڕێ ئەم هەڵمەتانەوە نسبەی سەوزایی لە شاری کەرکووک زیاد بکەین بەداخەوە زۆر قسەی کۆتایی ڤار دەیکات.